دابەشکردنەوە چۆنە دەکەن؟ سڵاو لە جەنابتان بەخێر بێن. ئەمڕۆ بە نسبەت ئێمەوە لە دوێنێەوە ڕێنمایەکان بڵاو کراوەوە. ئەمڕۆ ئێمە دەستمان کردووە بە دابەشکردنی نەوت. ڕێنمایەکان بیتاقەی ژمارە 4 کۆبوونەکەی پارە لەگەڵ ئەسلەکەمان بۆ دێنێ متابقەیەکەین ئەسلەکە لەگەڵ ئەسلەکە لە چیە؟ لە ئەسلەکە مستەسەکاتی ئەسلی ئەتر تەسکەرە بێ کارتی نیشتیمانی بێت ئەبێ ئەسلی بێت کە ئەسلەکەی هێنا لێرە ئێمە بەراوتێکین لەگەڵ کۆبوونەکەی یەک بوو کۆپیەک لە گلە دەینەوە لای خۆمان ئەسلەکە لە نەفسی کاتە ڕادەستێکرێتەوە لای ئێمە نامێنێتەوە درێتەوە بە ساحب کۆبوونەکە. بەم شێوەیە دابشکردنەکە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی لە لای ئێمە بەردەوامین ئێمە لە دابشکردنی نەوت سپی بە تاکەی ئەم ژمارە 4 بەکارهێنرێت. ئێمە هەموو ساڵە بە جۆرەی ئەوەی کە ئێمە بزانین ساڵانەمە 100 لترە بۆ ئەش خێزانێ 100 لتر نەوت سپیە 100 لترەکە 2 مانگە خایەنێت 2 مانگە خایەنێت دوای ئەوە تازاکرێتەوە. ئەوە 50 لتر دریا 100 لتر. ئەو معلوماتە لای ئێمە ئێمە لێرەوە داوا لە منتوجاتی کەرکووک شەکەین و لە جەنابی وەزیری شەکەین هیوادانی سەرکەوتوو بێ لە کارەکانی چاوێکش بە گرفتەکانی کەرکووکا بخشێنێتەوە هەتا ئیسا باشە ئەمانێ باشتریش بێت ئێساوە خۆتانە بینین ئزدیحام نییە دابشکردن بەردەوام.